سڵای خواتان لەبێت بینەرانی عزیز ئێستا ئێمە لە مەیدانی حەجاوین لە سنووری ئیداری ڕاپەڕین دیارە لەگەڵ هاتنی جەژنی قوربان هاوڵاتیان بە گەرمگوڕیەوە هاتوون بۆ کڕینی ئاژەڵ بۆ ئەوەی لە ڕۆژی جەژندا بیکەن بە قوربانی سەرەڕای ئەوەی کە ئەمساڵ قەیرانی داراییە و موچەکانیان دوا دەکەوێت هاوڵاتیان بەڵام ئەمە کاری نەکردوتە سەر ئەوەی کە هاوڵاتیان سار ببنەوە لە قوربانی و قوربانی نەکەن ئێمە دەمانەوێت هاوڵاتیان بەسەر بکەینەوە و لەگەڵمان بن. والله جا قوربانی شتێکی گەورەیە ئەوەی لە دەستی بێ ینی سارانەیە و هەموو ڕۆژە ئەو یادە هەر ناکەوی ساری جارەکە خێرێکی گەورەیە ئەوەی لە دەستی بێ دڵتان پێی خۆشە ئەرێ والله شتێکی خۆشە قوربانی ئەوەی لە دەستی بێ بالکل پێی خۆش شتێک بێ باش هەموو ساڵی ئەنجامی دەدەن ئەرێ والله بە گوێرەی توانە ئەوەی لە دەستی بێ ئەنجامێدا ئەوەی لە دەستیشی بێ باشە چی دێ بۆ کەسانێک کە هەبوون و خواپێدان قوربانی ناکەن والله ئینشاءالله خوا دلیان نەرمەکە ماریان بە ڕەحمەتە بێ ئەوەی لە دەستی بێ ئەوەش فرسەتە کە بەڕاستی دێ ئەوەی لە دەستی بێ خێرێکی گەورەیە بە تایبەتی لە ئەو ساردا سوچی گۆشت گرانە یعنی هەموو کەس لەوانەیە دەستەراتی نەبی ئەوە فرسەتێکی باشە ئەوەی هەیب لە دەستە خۆی نەدا شتێکی باشە ئەوەی لە دەستی بێ داوای چیان والله داواکەم خوا ماریان بە ڕەحمەت جێڕی قوربانی بکەن ئەوەی دەستەراتی ئەمساڵ کڕین خۆشتن چۆنە ئەمساڵ ئەو ساڵ لە هەموو ساڵان باشترە لە خوا بەزیاد باشە گرگرتەکانیەوە چینە هیچ گرگرتەکان والله گرگرتەکانی ئێمە ئەگەر بەدە سەیتەران لێمانگەرن بۆ هەولێر و سلێمانی بڕۆ ئەمە کێشەمان نییە حکومت لێمانگەرەیە کاسبی خۆ بکەین یەک کێشەمانێ بەس حکومت ڕێمان لێگرن دەگزار و کارە ئاسانیمان بۆکان دەجار لە سنووری پاتی یەکێتی یان لێرە لێ ناگەرن بۆ وڵاتیان لەولا لێ ناگەرن بۆ لەبێ ئەو مشکلەمان بۆ دروستەکەن لە هەموو دنیادا ماڵات گران بوو گۆشت گران بووە هەل لە هەرێمی کوردستانی هەل لە عێراق لە هەموو دنیادا گۆشت گران بووە هۆکارەکەەوە جاران ماڵات لە ئێرانی ڕادا یان لە سووریا ڕادا ئێستا نایێت هەمووی ناوخۆیە ئەمن ساڵانە ئیش و کارم قوربانیە ئەمن ئەبمە وەکیلی عالەمێ لێرانە خەڵکە سقەی پێکردیمە پارەم مێدا هەر ناشێت بەس پارەم مێدا ئەڵێ کاکە بڕۆ مێنگونم لەو بکڕە جوانەکەم لەو بکڕە ئەو خۆ و خوای خۆت ئەمن دێم مێنگونە کڕم جوانەگایە کڕم هەفتێک پێشەوەی دێم مەیدانێ ڕۆژانە دێم معنای هەر ڕۆژێک ناڕۆژێک دێم برادرم زۆرن لێرە ئەوە کاخدری لێە کاگومێدی لێە کاکاروانی لێە ئەوە هەموو غەڵیان هەیە ئەوە بەناوبانگن لێرە ئەمن لە ڕای خوایەکەم ساڵانم بەخۆشە گوشتەوە لە ماڵێ لۆخ ئەچوم لە ماڵی کابرامە گوشتەوە بەس ئێستا ئەو تااقەتم نەمای بچم لۆیان بگوژمەوە ئەی دەمە قەسابە لە خوای بە زیادی دڵم خۆشە و بەس لە خوای بە زیادی باگە مەعاشەکانی شاتن دڵم خۆشتری شەبی مشترین زیاترە بڵێم خەڵک زیاتر وە ماڵێتێ ئاڵێ کاکە مێنگونم لۆ بکڕە جوانەگای بکڕە بەشەکەم دێ ئەوانە زۆرن لێرانە وەڵای لە خوای بە زیادی بی زۆر زۆرە معنای هەفتێک پێشەوەی هاتم ئەو مەیدانە بەخوا هەمووی دە 15 چێڵ لێ نەبوو هەشتێکی جوانت نادیتەوە ئێستا خدرە هەیە خدر لێرانە کاروان هەیتێ هەمان هەیتێ کاگومێت هەیتێ کاکە هەمووی گران کردی هەموو یا کردیتە هەشت زۆرە لۆ مێنگونێ ئەو ڕۆمێنگون بە هەشتی لە مەیدانی بڕوا گەلک زۆرە 8,000 وەڵا هۆکاری ئەو مەعاشەیە گەشەی کرد مەعاش و مەیدانش وەڵا مەعاشە ئەگە مەعاش نەدرێت چی دێتە مەیدان کۆرە زبێنەی پێشمەرگەشە درێ کاکە ئەمن 5 سەرم کڕیوە تا ئێستا 5م کڕیوە ئەو ساڵ 5مان کڕیوە بەس لەوانەیە سپێنێ کەسەکی دی پەیوەندیم پێ و کا زیاتریشی لۆ بکڕێ تێگەی
والله بريجيك شر ريجي خلق استا من مالم للاي مزقوتي ما مستار رمضانيا لوي لمزقوتي لم كاكا شي قربانيك بابسين الميدان من نقول شي دقه بكره زي وهي ما مستا موظف ومجالين يو بيوندين بيواكا دقليدين من نقول شي بكره ودين دس قصابي لو يجيتو لو بينهم من خوش عالش زور بوكس قربانيك بيشم خوشا عتي مسلمانة قرباني هر أشتى دمال خراب بين قرباني وكاخير زيادة رجعته إسلام هر والله الأخوة بزيادة بيستعلو ميدان اللي صداب لهم تسندي أم خلق ناسم نبرو عند لما يجي يشم قرباني أو عند لما يجي يشم قرباني خلق زوري لي أناسم ئەمساڵ بەرو بازار چۆنە هاوڵاتیان دێن بۆ کڕینی ئاژەڵ بازار هاوڵاتیان بە گەرمیانەوە دێن بەڵام لە بەرەوەی معاشیان تووە خەڵکە چۆزێک بەتاخیر دێدنە ئەلحەمدولای بازار عیبینیە باشە پێم بڵێ ئاماز لە قوربانیکردن چییە کە هاوڵاتیان قوربانی دەکەن وڵی ئامان خەڵکە بۆ خۆی دڵسۆزەوە خەڵکی مسلمانە بەڕاستی ئەوەیە دەنا موچۆ معاشەکان کەمە بەس خەڵکە بۆ خۆی دڵسۆز و مسلمانە قوربانی دەکەن ئەگە پێم بڵێ ئەم ساڵ چاوەڕێ دەکرێت کە خەڵکێکی زۆر قوربانی بکە وەکو هاوشێوی ساڵانی تر قوربانی لە ساڵان زیاتر دەکرێت بە ئەو لە قوتی خۆی خەڵک مسلمانی سەڵات زیاتر دەکەن باشە تۆ چیت هەیە بۆ کەسانێک کە خوا پێداون و قوربانی ناکەن وڵی من چیمە ئەوەی دەڵێ مەگە خوا پێدا و قوربانی ناکات و نەعەبارە هەتا زۆری بکە ئێستا خێری زیاتر دەگات باش ساڵان زراوت قوربانی ئەنجام دەدەی ئینشاءالله باشە تا چەند دڵخۆشی ئەو کاتێک کە قوربانی ئەنجام دەدەی کاتێک خوا بیدا و هەدوێ هەر تاوچینە خوا عسکاندە دڵخۆش قوربانی بکە والله قدیم خەڵک قوربانی کرد بە پێشەکان وڵاخەکیان دەکڕی و داکرد بە قوربانی بەسەر کۆڵاناندا بە ماڵە فەقیداندا تەوزیعیان دەکردو هاوشێوی ئێستا هاوشێوە ئێستا ئێستا شەبە هەمان شێوە واللهی ئێستا فەرقێکی ڕەنگە هەبێ ئێستا خەڵک بەڕاستی بۆتە برادەراتی و دۆستاتی ئێستا ئەوە هەیە داواکاری چییە وڵی داواکاریم ئەوەی خەڵک بە مسلمانانە قوربانی دەکات بەسەر فەقیر و ژاردا تەوزیع کە نەک بۆ برادەر و دۆستانە هاوشێوی کۆن هاوشێوەی کۆ ئەو ساڵ خەڵک تۆزێک بە زەحمەت دەکڕێت لە لەین پار هەرزانتر بوو مەسرەف گرانتر بوو ماڵاتەکە هەرزانتر بوو ئەو ساڵ مەسرەف هەرزانە ماڵات گرانە لەبەر ئەوەی خەڵکی لادەی ماڵاتەکەی هەموو فرۆش پار بە هەرزانی فرۆش بڵین پارپایزێ سێ مانگات دەکڕین سێ مانگای دەستە بە ملیێنێکی ئەو ساڵ مانگایەک بۆتە 1.5 ملیۆن 2 ملیۆن کران بۆ لەبەر ئەوەی خەڵکیش دێ خەڵک مشتری زۆرە بەس خەڵک دێگە تەماشا دەکەم سەودا دەکا شتەکە زۆر گرانە زۆر بە خراپی خەڵکی بە زەحمەت دەکڕێت ئەم ساڵ خەڵک زیاتر ماڵاتی دەکرێت لە پارە دەسەوەتە جوانەکان ملو برادری کڕیوە بە 8,000 سا پەشەمان بۆ دڵ باشتونیوی ئەم ساڵ ئەنی بازاڕی ئەم ساڵ زۆر دەخۆتێت لە پارە وەڵی دەسەر وەڵا 250 زیاد داوت ئێستا 250 قوربانی ئەم ساڵ زۆر لە ساڵە زیاتر دەبێ دەساوتەمەی تۆربەی وەڵا هەر ئێز 20 کەسی دێە ساڵان وانە بووی بۆ زۆری بۆ وحی هەرێ وەڵی لەخوای گەورە بە زیادە خەڵکە چاک ڕووی تێکرد و سپاس بۆ خۆی گەورە کاکە خەڵکاکە بێت و ئەم معاشە تاخیر نەبێ خەڵکە هێندێکە زیاتر دەشیکە ئەو خەڵکاکە زۆر وانەگرێ بە معاشەکە تاخیر دەبێ و خەڵکێکە معاشی هەیە و بەدیشەڵڵا خەڵکە زیاد ڕووی تێتی و قوربانی چاک دەکرێن ساڵیش